باباز لە پێگەی دیپلۆماسی هەرێمی کوردستان بکەین لەگەڵ بەڕێز لاوەراژگەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەوروپا لا بڕۆکسلەوە لەگەڵمانە. کاک لاوەر ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. بۆ پێی کە جەنابەت نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانی لە یەکێتی ئەوروپا پێم بڵێ وڵاتانە چۆن مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن؟ بەڵێ وەکو ئاماژەتان پێدا و بەتایبەتی بەخستنە ڕۆی ئەو داتانە کە باسی لەوە کرد کە چەندین بڵێن چالاکی و پەیوەندی دیپلۆماسی و سەردان و پەیوەندی دووقۆڵی لەگەڵ دنیای دەرەوە ئەنجام درراوە. پێش هەموو شتێک دەتوان بڵێم ئەوە بۆ نەتەنها بۆ هەرێمێک وەکو کوردستان کە هەرێمە دەوڵەتی سەربەخۆ نیە، بەڵکو ڕەنگە بۆ وڵاتێکی سەربەخۆش کە چەندین ساڵ بەسەربەخۆ بێ، ئەمە ژمارەیەکی زۆر باشە. دەتوان بڵێم کارنامەیەکی درەخشانە، کارنامەیەکی زێڕینی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی دیپلۆماسی لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتی لە کاتێکدا کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکی قورستریشی لە چشان بووە کە ئەویش سیاسەتی ناوخۆی هەرێمی کوردستان، ئابووری هەرێمی کوردستان، دانوستاندن لەگەڵ بەغدا، ناوچەکە بە شێوەیەکی گشتی پرسی سێکیوریتی و ئەمن و ئاسایش، ئەمانە هەموو لەسەر شانی بۆ. بەڵام سەرڕای ئەوەش توانی بێتی وەکو باسم کرد کارنامەیەکی زۆر سەرکەوتوو و زێڕین لە ڕووی دیپلۆماسی لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتی پێشکەش بە خەڵکی کوردستان، هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان بکەوە. ئەمە جگای شانازیە بە هەموو پێوەرێکدا. ئەگەر باسی لێوە بکەین، بێگومان ئەم پەیوەندیانە کاریگەری زۆریان هەبووە لەسەر دروستکردنی پەیوەندی بەهێز لەگەڵ وڵاتانی دەرەوە، بەتایبەتی ئەوەی کە پەیوەندی بێمە هەیە لە ئەوروپا، لە یەکێتی ئەوروپا لەگەڵ وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا. هەر لە ڕۆژی یەکەم بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسعود بارزانی دیدگای خۆی خستە ڕوو لە پەرلەمانی کوردستان کە ئەو کار دەکات بۆ ئەوەی لەو کابینێدا بتوانێت پەیوەندی هەرێمی کوردستان بگەێنێتە خۆناغێکی باشتر و پێشکەوتووتر و بەهێزتر لە ئاستی نێودەوڵەتی. سەرڕای دروستبوونی هەندێک بربەست بۆ نمونە پەتای کۆڕۆنا و ئەو بربەستانی ترکات لە پێش و ئەمە بوونا کێشە بۆ هەموو دیپلۆماسەتی جیهان. بەڵام سەرڕای ئەوەش دیسانەکە کاری زۆر باش ئەنجام درا کە کۆبنەوەی سەرکەوتوو ئەنجام دراوە لە زۆربەی کۆبنەوەکان کە بەشداریان تێدا کردووە، هەوڵ دراوە کە پێگەی هەرێمی کوردستان بەهێز بکرێ، پاڵپۆشی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان دروست بکرێ و لە کۆتاییشدا هەموو ئەو پەیوەندیانە، هەموو ئەو سەردانانە، هەموو ئەو بانگیشکردنانە لە خزمەتی خوارەی هەرێمی کوردستان، لە خزمەتی خەڵکی کوردستان، لە خزمەتی بەهێزکردنی کوردستان بوون. بەڕێز ئاژگەی، دەمەوێت بزانم تێڕوانینی وڵاتانی یەکێتی ئەوروپا چۆنە بەرامبەر هەرێمی کوردستان؟ وێنەی هەرێمی کوردستان چییە لای ئەوان؟ هەرێمی کوردستان هەرێمەکە، بەڵام لە هەمان کاتیشدا هەرێمێکی زۆر گرنگ و کارتێکەرە لە ناوچەکە، لە شوێنێکی زۆر هەستیار هەڵکەوتووە و لە ڕووی جیۆپۆلیتیکەوە، لە ڕووی جیۆسیاسیەوە زۆر گرنگە. هەمومان دەزانین ئەو ڕووداوانی کە ڕوودەدەن زۆربیان ئەمڕۆ لەو ناوچەیە ڕوودەدەن و هەرێمی کوردستان دراوسەی زۆربەی ئەو وڵاتانەشە کە ئەو قەیرانانە، ئەم کێشانە لە ناویاندا ڕوودەدەن و هەرێمی کوردستان توانیویەتی بە ڕاگررتنی هاوسەنجی و هەروەها بە بردینی ڕۆڵی ناوبژیوان زۆر جار ڕۆڵێک ببێنێت کە لایەنە بڵێن ئەو لایەنێک کە لەگری دوورن لێکیان نزیک بکاتەوە بە ئەنجامدان و ڕێخستنی کۆڕ و کۆبوونەوە لە هەولێری پاختەکی هەرێمی کوردستان و نزیکردنەوەی لایەنە جیاوازەکان. وڵاتانی یەکێتی ئەوروپا بە گرنگیەوە سەیری هەرێمی کوردستان دەکەن لە زۆرەوە، لە ڕووی پێش هەموو شتێک لە ڕووی ئەمن و ئاسایش کە هەرێمی کوردستان توانیویەتی ئەمن و ئاسایشی سەرکەوتوو لە چەند ساڵی ڕابردوو بخاتە ڕوو و توانیویەتی ئەو ئەمن و ئاسایشە بەکاربێنێ بەوەی کە کاریگەری لە ئەمن و ئاسایشی بۆ نمونە وڵاتانی ئەوروپا شەبێ. لە بیرمان نەچێت لە کاتی هەبوونی داعش لە ناوچەکە ئەو کاتە زۆر لە وڵاتانی ئەوروپا لە ژێر کاریگەری هەبوونی داعش لە عێراق و نزیک لە هەرێمی کوردستان تووشی کێشەی ئەمنی و ئاسایشی زۆر گەورە بوون. هەرێمی کوردستان و پێشمەرگە قارەمانەکان توانیان لەوڕوە سەرکەوتنی باش تۆمار بکەن و ببنە
هۆکاری ئەوەی کە ئەمن ئاساش بۆ ئەوروپاش بگەڕێتەوە بە هاوکاری بێگومان ئەو وڵاتانەش جگە لەوە لە ڕووی وزە و ئاسایشی وزە و ئابووری وەری کوردستان لەلایەن یەکێتی ئەوروپا لەلایەن وڵاتانی ئەوروپا گرنگی خۆی هەیە بە تایبەتی لە ڕوودانی ئەو قەیرانانەی کە پەیوەندی بە وزەوە هەیە هەرێمی کوردستان وەکو سەرچاوێک سەیری دەکرێت و لەلایەن گرنگە کە سەقامگیری و استقرار لە هەرێمی کوردستان هەبێ پەیوەندی باش لە هەرێمی کوردستان و بەغدا هەبێ بۆ ئەوی بکرێت لە دوا ڕۆژدا و بەرهێنان لەو بارەوە ئەنجام بدرێت. بڵێن پەنابەر و ئاوارەکان هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو توانێتی ژمارەی زۆر لە پەنابەرانی سووری ئاوارەکانی ناوخۆ لەخۆ بگرێ و خزمەتیان بکە و ئەوەش بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەو خەڵکە لەوێ بمێنێتەوە و ڕوو لە ئەوروپا نەکەن. ئەمە بابەتی زۆر گرنگ و هەستارە بە وڵاتانی یەکێتی ئەوروپا کە هەرێمی کوردستان ئەو ڕۆڵەی بینیەوە و هەر پێرە لە کۆبوونەوەک لێر لە بروکسل باش لەو بابەتە کرا و دەستخۆشی لە هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان کرا بۆ ئەو ڕۆڵێک کە بینوێتی لەو ڕۆوە. زۆر باشە. ئەم پەیوەندیە دیپلۆماسیانە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی یەکێتی ئەوروپا و وڵاتانی جیهان چ گرنگێکی بۆ هەرێمی کوردستان هەیە لە ڕووی ئابووری، لە ڕووی بازرگانی، لە ڕووی ئەمنیەوە؟ پێش هەموو شتێک ئەمە زۆر گرنگە بۆ بەهێزبوونی قەواری هەرێمی کوردستان. ئەومان دەزانی زۆر جار باس لەوە دەکرێت کە مەترسی هەیە لەسەر قەواری هەرێمی کوردستان و لەنگە هەندێک لایەن هەوڵ بدەن کە قەواری هەرێمی کوردستان لاواز بکەن یان عێراق زیاتر بەرە و وڵاتێکی ساحب بڕیاری ناوەندی مەرکەزیەوە بگەڕێنەوە لە مافەکانی ئێمەکەن کومە خەڵکی ئێمەکەم بێگومان هەبوونی پەیوەندیشی بەهێزی دیپلۆماسی لەگەڵ دنیای دێرەوە لەگەڵ ئەو وڵاتانەی کە بەها دیموکراتیەکانیان بەلاوە زۆر گرنگە دەبێتە هۆوا پەیوەندی باشیان لەگەڵ عێراق هەیە لەگەڵ هەرێمی کوردستان هەیە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەمان پژگیری لە هەرێمی کوردستان بکەن و هەوڵ بدەن کە هەرێمی کە بەغدا دەستوری وەکو ئەوەی کە دەنگی لەسەردراوە و زۆرینەی خەڵک دەنگی لەسەرداوە وەکو خۆی جێبەجێ بکەوە قەواری هەرێمی کوردستان نەتەنیا لاواز بکرێ بەڵکو بەهێز سریش بکرێ. ئەمە ما بینیوە زۆر جار لە لێدوانی بەرپرسانی وڵاتان کە دەڵێن حکوومەتی هەرێمیشی بەهێز لە چوارچێوە عێراق بۆ ئێمە گرنگە و پاڵپشتی لێ دەکەین. ئەمە لێدوانە لە بەرپرسانی یەکێتی ئەوروپا هەبووە لە سەرۆک وەزیران لە سەرۆکۆماری وڵاتانی ئەندام یەکێتی ئەوروپا بۆ وڵاتانی تریشەوە کە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە یا شاندەکانی ئێمە سەردانی کردووە. ئەمە بۆ کوردستان لە ڕووی استراتیژیەوە زۆر گرنگە. جگە لەوە گرنگە کە ئەوان ڕۆلی توانیوانە ڕۆلێکی پۆزیتیڤش ببینن زۆر جار لەوەی کە ئەم پەیامە بگەێنن بە ناوەند بەڵێن بە حکوومەتی فێدرالی بە بەغداش کە گرنگە هەرێمی کوردستان گەنگە بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندی تەندروست و باشی هەبێ ئەو ڕێکەوتانێکی ئەنجامی دەدا و ڕێکەوتنی هەر وین بێ ئەوەی کە پێی دەگوتێت دوو لە حەز بکەن کە براون بۆ ئەوەی بکرێت لە دوا ڕۆژ ئەم ڕێکەوتنانە ئەو پەیوەندی دوولانی هەرێمی کوردستان و بەغدا هەیە پەیوەندی درێژخایەن و بنوە ببنە هۆکاری گەڕانەوەی سەخامجووری بۆ چکە بۆ ئەوان نەبوونی سەخامجووری دەبێتە هۆکاریەوەی کە نەتوانن بێن لە عێراق بەرهێنان بکەن نەتوانن لە عێراق بڵێن لەگەڵ عێراق کار بکەن سەرڕای ئەوەش کە ئەمە کۆمەڵێک کێشەی تری ئەمنی و بابەتی بڵێن هیجرە و ئەوانەشیان بۆ دروست دەکا و لە ڕووی ئابووریشەوە هەرێمی کوردستان بێگومان بۆ گرنگە هەرێمی کوردستان توانێتی لە ماوەی ڕابردوو وەکو دەواازەیەک بێ بۆ عێراق بەشێکی زۆر لەو کۆمپانیایی کە ئێستا ئەوروپین و لە وڵاتانی تریشان ناوەندیان هەیە پێگیان هەیە ئۆفیسیان هەیە لە هەرێمی کوردستان و لەوێەوە لەگەڵ باقی عێراق کار دەکەن. بێگومان ئەمەش ئەگەر بازە بەرژەوەندی دوولانەی ئابووری بکەین لە نێوان عێراق بەگشتی و یا هەرێمی کوردستان لەگەڵ دنیای دەرەوە ئەمە پێگەی هەرێمی کوردستان بۆ ئەوان زۆر گرنگ دەکات و بێگومان واش دەکات کە ئەوان پشتگیری لەو پێگەیە بکەن و هیچ نەبێت لەبە بەرژەوەندەکانی خۆیان. جگە لەوە پرسی بۆ نمونە کەش و هەوای کە ئێستا بابەتێکی زۆر گرنگە و باسی لێوە دەکرێەوە عێراق لە وڵاتانەیە کە ئێستا لە کتوب لە چەند وڵاتی ژمارە 1 تا 5 کە دەناویشتەکانی کەش و هەوا کاریگەری لەسەر دروستکردوون ئەمە بابەتێکی زۆر بڵێن سادە نییە بەڵکو بابەتێکە کە ئەوان زۆر بەگرنگیەوە سەیری دەکەن و یەکێک لە چوار استراتیژیە سەرۆکیەکانی یەکێتی ئەوروپاشە بۆ 20 ساڵی داهاتوو کە چۆن تۆ لە وڵاتانە هاوکاریان بکەیت کە ئەو بابەتە کاریگەری لە دواڕوو لەسەر سیاسەتی ناوخۆی یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەندام نەبێت. بەڵێ کاک دلاوەر دەمەوێت وەکو دوا پرسیارەوەت لێ بپرسم ینی لەسەر ئاستی ناوچەکەش بۆ نمونە هەر ئەم ساڵ سەرۆکۆماری تورکیا و سەرۆکۆماری ئێران کە دێنە عێراق دێنە هەرێمی کوردستانیش
کێ سەرمەشقی یاخود چ لایەنێک سەرمەشقی ئەم بەرەو پێشچوونانەی هەرێمی کوردستانە لە بواری پەیوەندیەکانیدا؟ بەڵەوەکو لەناو قسەکانم ئاماژەم بەوە کرد خۆی ئەولەویەتی دیپلۆماسی هەرێمی کوردستان هەبوونی پەیوەندی باش و تەندروستی ڕێزگرتنی دوورانێ لەگەڵ وڵاتانی دراوسێ و لەو چوارچێوەیەش بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە کە لەگەڵ وڵاتانی دراوسێ ئێران بێت تورکیا بێت ئەوانی تر بێ پەیوەندی باشی هەبێ و هەوڵ بدا کە پەیوەندیەکان بگەنە ئاستێک کە یەکتێگەیشتنی دوولایەنە و ڕێزگرتنی دوولایەنە هەبێ ئەمەش خۆمان هەمومان بینیمان کە یەک دو ساڵی ڕابردوو ئەمە بەرەو پێشەوە ڕۆیی سەرۆکۆماری تورکیا سەردانی هەرێمی کوردستانی کرد سەرۆکۆماری ئێران سەردانی هەرێمی کوردستانی کرد لە فترێکی زۆر کەمدا و ئەمە سەرکەوتن و دەستکەوتێکی زۆر باشە بۆ هەرێمی کوردستان بەتایبەتی بۆ پاراستنی هەرێمی کوردستان بۆ پاراستنی ئاسایش هەرێمی کوردستان بۆ ڕوونەداوی بۆ پێشگیریکردن لە دووبارە بوونەوەی هەندێک ڕووداوی نەخوازیار لەسەر هەرێمی کوردستان ئەمە زۆر گرنگە لە ڕووی ئەمنی و ئاسایش بۆ هەرێمی کوردستان جگە لەوە هەرێمی کوردستان توانێتی بەتایبەتی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی باش ببینێت لە نزیکردنەوەی هەندێک لایانی کە مەشاکل و بڵێن لەکنەتیگەیشتن لە نێوانیاندا هەیە بە ئەنجام بە ڕێخستنی کۆبوونەوە لە بڵێن لە هەولێری پاخەت هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان توانێتی وەکو بڵێن ڕۆڵێکی ناوبژێوانیش بجێڕێەوە پێم وابێ ئەمە لە دوا ڕۆژدا لە داهاتوودا زیاتر گەشە دەکات لە بۆ هەرێمی کوردستان لەگەڵ هەموو لایەنەکان پەیوەندی باشی هەیە و توانیوێتی زۆرێک لە تەواوزۆن ڕابگرێت وەگە بمێ پرسیارکەش بە دەقیقی وەڵام بدەمەوە دەتوانم بڵێم لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان پارتی دموکراتی کوردستان ڕۆلی سەرشی بینێەوە لەو ڕێوە من خۆم پێش بمەندێر حکوومەتی هەرێمی کوردستان ئەندامی پەیوەندەکانی دەروی پارتی دموکراتی کوردستان بوومەوە و ئەزمونە و ئەو ئەزمون و بڵێن کاری کە فێری بوومە لەوێ بەکارم هێناوە بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دنیای دەرەوە و پارتی دموکراتی کوردستان دیگە لەوەش بە درێژایی مێژوو پەیوەندیی باشی لەگەڵ دنیای دەرەوە هەبوو ئەو پەیوەندشی لە دروستکردنی خزمەت و دروستکردنی پەیوەندی باش لەنێو حکوومەتی هەرێمی کوردستان تەرخان کردووە کە دواتر لە دوای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دروست. زۆر سپاس دەکەم بەڕێز دلاوەڕژگەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا لە بڕۆکسل لەگەڵم بوویت.